عەباسەکەی سنە و کەمەندیەکەی من ئەمڕۆ بانگت کردم. شریقەی هۆنەر دەنگی لە هەموو جێگایەک دەهات. ئەمڕۆ بوو بە سەفەرەکەت، ئەمڕۆ بوو سروشت لە هۆنەری کوردی تۆرە. ئەمڕۆ بوو کوردستان کەوتە سەر چۆک، ئەمڕۆ بوو تەختی ئاوازەکان باریان لار بوو. ئەمڕۆ بوو دوا هەمین بزمار لە جەرگی زەوی. کاڵەبەی یان کیژی لادێ گۆرانی نەتۆری، ئاوازێکی فیرعەونیە بۆ ڕۆحی کافر. بەخێربی بۆ ناو ڕۆحم، بەخێربی بۆ ناو ڕۆحم، لای خودای بێکەسان جێگایەکم بۆ بگرە، لای خۆ دەبم. سەفەرەکەت لە خۆڕایی بوو بخەوە گەورەی خوداکان، بخەوە پیری سەردەم. ئەمڕۆ سروش دەنگی نایێ، ئەمڕۆ سروش دەنگی نایێ، کەمەندی خەبەریە بێتۆ، کەمەندی لەو دیوەی سروشت خەوتووە، کەمەندی لەو دیوەی سروشت خەوتووە. نەک هەرناو و دەنگەکەی بگرە ڕۆحیشی لە دڵی هەوادارانیدا زیندووە. ئەمە عەباسی کەمەندیە. بەناوخوا ئایدا خەندانیم، تەمەنم 17 ساڵە، بە دایکبووی شاری مەریوانم. هەر لە منداڵیەوە عەلاقەی زۆرم بە هۆنەر بوو، تاکو دواتر خۆم پەیا کردەوەی کە زانیم ئینسانێکی هۆنەرمەند ئەبێ لە هەموو ڕشتە هۆنەریەکانە سەرچاوکەی بێت، تاکو بزانێ کامی ئارامشە حەقیقی و ئارامشە دەرونیە پێ ئەدات. ئەوەی بوو هۆی ئەبینداری من بە مامۆستا عەباسی کەمەندی دووشت بوو. ئەوەی کە ئایدا کەسێک بوو لە گشت ڕشتە هۆنەریەکانە بە گشت ڕشتە هۆنەریەکان عەلاقەمەند بوو و ئەویست گشتیان ئەدامە بە. جار بەجار پێیان ئەوتم کە بۆچی دانێکیان لەبەر ناگری تاکو زیاتر سەرکەوتوبی. ئەوەی بوو کە سەختترین پرسیار بۆ من بوو، چونکە بەڕاز نەمەتوانی دانێکی بنمە کنارەوە بۆ دانێکی تری. تاکو ڕۆژێک مۆساحبەیەکم لە مامۆستا بینی، فەرمووی من بە زۆر ناچم بە شوێن ئەمانە، ئەوان بە شوێن منادێن. و ئایدا کەسێک بوو کە لە معنی عێشق واتە ئەوین تێنەگەیشت بوو. زۆر متالعام لەسەرم بابەتە بوو تا ئەوەی کە قسەی مامۆستام لەبارەی عێشق بیست. وای فەرموو عێشق لەگەڵ ئینسانە دێتە دنیا، ئینسان ئەگەر عاشق نەبێ بەلای هیچ هۆنەرێکا ناڕوە، کە ئەوەم بیستم ئەمەیە. ئەمە کەسێکە کە لە قسەی من تێگات، ئەمە کەسێکە کە دەرونی لەگەڵ من زۆر نزیکە. شتێک کە هەستی زۆر خۆشم پێدا ئەوەیە کە بڕێ جار هاوڕێیانم کە ناوی منیان لەبیر نییە ئەڵێن ئەو کچەوە مامۆستا کەمەندی زۆر خۆشەوێ. ئەوە هەستێکی زۆر خۆشم پێدا و هیوادارم بگەم بە شوێنێک ڕۆژێک کە ناو عەباسی کەمەندی ئەبەن ئایدا خەندانیش بێتە بیر. مەبەستم ئەوەیە کە ئەڤینی من کە مردم مرۆڤەکان لە ئەڤینی من تێبگەن و بزانن کە جنونی ئایدا بە کەمەندی جنونێکی ڕاستەقینەیە. من حەدم نییە کە لە جێگە پاکە ئەویشا هەنگاودا بنێم، بەڵام تا ئەو جێگە بۆم بکرێ ئەمەوێ ڕێگەی ئەو درێژا بدەم و لە مەسیری ئەوە هەنگاودا بنێم. ئەوەیە کە منیش نەمتوانی دەست لە دانێک لە هۆنەرەکانم کێشم و ئێستا شێعر و موسیقا و نەقاشی و پێشکەشکاری هەمزەمان هەمووی بەیەکەوە ئەدامە دەم وەسای یەکەم کە گشتی لە جێگەیەکە سەرچاوکەیەکی بێ کە بتوانم قسەیەکم بێ بوتن لە زمینەی هۆنەرە و بەس لە تەواوی ئەوانە عشقی خۆم و جنونی خۆم بە عەباسی کەمەندی دەرببوو. ئایدا شوێنپێکانی کەمەندی هەڵدەگرێت. بە عیشقی ئەوەوە هونەرەکەی لە شیعر و دەنگ و میوزیک و نیگارکێشیدا گەشە پێدەدا.
وتی بۆ چیمە گوڵ پێم وت گوڵم گوڵدەستە هێناوە وتی من خۆم گوڵم پێم وت منیش بەو قەستەم هێناوە. بەڕاستی ئەو حسە و هەستەکە ها لە دەرونی منە بە هیچ شێوەیەک بە هیچ قەڵەمێک هیچ هۆنەرێک ناتوانم دەری ببڕم ئەوەی هەرتوانم بێژم خۆشم ئەوێ و ئەبینداری مامۆستام زیاتر لەوە بە هیچ جۆرێک ناتوانم وەسفی